سڵاو ئەزیزانم، من سرود خۆشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆ لاین لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بە شێوازە نوێیەکەی کەناڵی ئاسۆی زانکۆ بۆ پێشکەشکردنی کەمترین کۆنەمرەی وەرگیرا و لە کۆلێژی زمان چەند بەشێکی جیاواز لە زمانەکان وەکو زمانی فارسی، زمانی تورکی، ئەڵمانی و ئەوانی تر. لە خزمەتتانین بۆ ئەوی کەمترین کۆنەمرەی وەرگیرا بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئێوەی خۆشەویست باز بکەین تاوەکو لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆ لاین وەکو بناغە و وەکو بەرچاوڕوونیەک بزانین ئەو بەشانە کۆنەمرەیان چەند بووە و چەندی وەرگرتووە. ئێوەش بۆ سوود بینین تا کۆتایی ڤیدیۆ بینەر بن. ئەزیزانم، لایک و کۆمنت و سەبسکرایبتان لە یاد نەچێ و هاوڕێیانتان ئاگادار بکەنەوە با ئەوانیش لە کەناڵەکەمان بەشدار بن تاوەکو سوود ببینن لەو ڤیدیۆیانەی کە ئێمە بەڵاوێکەینەوە لەو زانیاریانەی کە ئێمە بۆ ئێوەی خۆشەویست لە ڤیدیۆکانمانە باسیەکەین. ئاواتمان سەرکەوتنتانە.